سەبارەت بە زاڵمەکان جا هەر یەکێک بێت. خوای گەورە فەرمێ ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون. ئەی محەممەد وا حساب نەکەی خوا بێ ئاگایە لەو زوڵم مستەمەی زاڵمەکان دەیکەن، وا مەزانە بێ ئاگایە. إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار. خوای گەورە دوایان دەخا بۆ ڕۆژێک چاوەکانی تیادا ئەبڵق و زەق دەبن. مهطعين مقنعي رؤوسهم لا يرتد إليهم طرفهم وأفئدتهم هواء. لە ڕۆژێکدا کە زیندوو دەبنەوە زاڵمەکان بەپەلا سەریان بەرز کردوتەوە، چاویان زەق کردووە، دڵیان لە ترسە هیچی تیان نەماوە. خوای گەورە زاڵمی بۆ ئەو ڕۆژە هەڵگرتووە، ئەوە عقوبەی قیامەتی. ئەمما عقوبەی دنیاش خوای گەورە دەفەرمێ ئەلەم نهلك الظالمین. ئێمە زاڵمەکانمان لە ناو نەبردوون. ئێوەرە مسڵمان تۆ ئەخیری ئومەتەکانی کاک و نەبێ یەکەم ئومەت بی تەجروبەی پێشخۆتت نەبینی بێ. بینیمانە هەر لە قەدیمەوە خوای گەورە زاڵم بە دوای زاڵم چی بەسەر هێناوە تا ئەمڕۆی ئێمە. ثم نتبعهم الآخرين كذلك نفعل بالمجرمين. چی بە زاڵمەکانی پێشوو کرد ئاواش بە زاڵمی ئێستا دەکات، بە سەبری دەوێت. بۆچی؟ خوای گەورە من و تۆ تاقی دەکاتەوە بە زاڵمێک. تا چەند دەست بە دینەکەتەوە دەگری، تا چەند سەبر دەگری. براکانم وتلك الأيام نداولها بين الناس. ڕۆژانی دنیا مداولەیە، يوم غنى ويوم فقر ويوم عافية ويوم مرض ويوم أمن ويوم خوف الذي يبقى هو تقوى الله. ڕۆژانی دنیا وایە دوێنێ معاش باش بووە ساڵانێک، ئەمن و ئاسایش هەبوو، ژیان خۆش بوو. ئێستا فەقیریە، ئێستا ترسە، ئێستا نەخۆشیە. ژیان ئاوا بەرز و نزمی دەکا، بەڵام ئەوەی گرنگە لە من و تۆدا بەردەوام بێ بریتێ لە تەقوای خوای گەورە. خوای گەورە تاقید دەکاتەوە بە خۆشی. ئایا کە ماڵ هەیە و سامان هەیە و ئەمن و ئاسایش هەیە و داعش نییە و ترس نییە چۆنیت؟ شکری خوا دەکەیت؟ یا کە ترس هات و نەخۆشی هات و برسێتی هات ئەی ئێستا سەبر دەگریت؟ بەردەوام دەبێت لەسەر تاعەتی خوایە نابیت. براکانم قەزیەی زاڵم قەزیەی وەقتە بەس. ئەجینە ئیلا خوای پەروەردگار لە ناوی دەبات. کێ بە خەیاڵیدا دەهات زاڵمانێک لەو سەردەمەی ئێمەدا خوای گەورە ئەویان بەسەر بێنێ. مەسەلەکە مەسەلەی وەقتە. خوای گەورە خۆی دەفەرمێ وا مەزانە ئەی محەممەد عليه الصلاة والسلام ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون. ئەوەی کە زاڵم دەیکا خوا مەزانە خوا غافڵە لێی. إن الله ليملي للظالم حتى إذا أخذه لم يفلته. خوای گەورە مۆڵەتی زاڵم دەدا، مۆڵەتی ئێدا ساڵ دوو ساڵ تۆ سەبرت نامێنێ، بێتاقەت دەبی، لەوانەیە کوفر کەی پەنا بەخوا تەواو تۆش ئیمتیحان کرای. هەم زاڵمەکە لە ئیمتیحاندا تۆش لە ئیمتیحاندا. بەڵام کاتێک کە خوای گەورە زاڵم دەگرێت بەری نادا. وكذلك أخذ ربك إذا أخذ القرى وهي ظالمة إن أخذه أليم شديد. هەر شارێک، هەر وڵاتێک، هەر هەرێمێک، هەر دەسەڵاتێک، هەر حیزبێک کە زوڵمی کرد خوای پەروەردگار کاتێک کە دەیگرێت زۆر بە ئێش و ئازارەوە دەیگرێت. بۆیە براکانم با لە تەسەوڕاتی صحیح دەرنەچین، با بیر و هۆشمان تێک نەچێ. وا مەزانە کاکە ئەم دنیایە ململانەیە کە لە بینی ئێمە و دەسەڵاتەکەدا. دەی کاکە باش تێ بکەین برای بەڕێزم، ئەمە سکەیە کە هەمووی لەسەری دەڕوات. زاڵم بە شتێک تاقی دەکرێتەوە، تۆش بە شتێک تاقی دەکرێتەوە. ئەوەی لەسەر من و تۆیە تەقوای خوا بکەین، بە خۆمان دابچینەوە، دەست لە زوڵم هەڵگرین، چاکەکار بین. واللهی خوای گەورە لە ناومان نابە، نە بە برسێتی نە بە ترس ئەگەر بێت و ئێمە لەگەڵ خوا بین. بەڵێ براکەم ئەگەر کەسێ بستە زەویەک داگیر کا بە زوڵم، عقوبەکەی ئەوە بێ ئەو بستە تا حەوت زەوی دەڕواتە خوارەوە دەکرێتە تەوقێک و لە ملی دەکرێت. ئەی ئەوانەی کە موچەی خەڵک نادەن، ئەی ئەوانەی کە ماڵی خەڵک دەخۆن، پێتان وایە حسابی ئەوانە لای خوا نییە؟ هەیە براکە، بەس پەلەت نەبێ، بەس تۆ خەمی خۆت بێ، تەقوای خوا بکە براکە. ئینسان کە تەقوای خوای گەورەی کرد، خوای گەورە ماڵی بداتێ شکری خوا دەکە، لەشی ساغکە عیبادەتی خوا دەکە، تووشی نەخۆشی کرد سەبر دەگرێ، تووشی ترسی کرد پەنا بەخوا دەگرێ. تەواو، یعنی چۆن دەڵێ لەنگەری تەواوە، حەقم نییە زرۆف هەر زرۆفێک بێ من لەگەڵ خوا، خوای پەروەردگار دەرگای خێرت لێ دەکات.